دژی چارەسەر نەکردنی کێشەی زەویەکانیان جوتیارانی کورد و تورکمان لە سنووری تۆپزاوای کەرکووک جارێکی تر گرت بوونەوە. بەوتەی جوتیارەکان عەرەبە هاوردەکان بە پاڵپشتی دادگا سکاڵایان لە دژی جوتیارە کورد و تورکمانەکان تۆمار کردووە تا لە بەرژەوەندی خۆیان ببن بە خاوەن زێ و زاری باوباپیرانیان. خاوەن ئەم عەقدانە هەستاون ئێستاش کاتیان کردوێتەوە لە خاوەن ڕەسەنەکانی ئەم ناوچەیە شکاتیان لێکردوە ساحێب زەوی ئەسڵیەکان وتیانە کاکە ئێمە عەقدەکانمانەوێتەوە غەرامەشمانەوێتەوە. ئەمە معقولە دوای 20 ساڵ دوای پرۆسەی ئازادی دوای 20 ساڵ لە کەوتنی سەدام ئەگەر ئەمە معقولە ئەگە قیادەی خۆمان بەمە ڕازیە بن فەرمووی ئێمەش با ڕازی پێ بین. هەوڵی ئەوەمان بۆ بدەن لە ڕێگەی محکەمەی عولیاوە لای مامۆستافایەق زیێدانەوە بڕیارەکانی محکەمەی کەرکووک ڕاگرن لە ڕێگەی وەزیری زراعەشەوە هەوڵی ئەوەمان بۆ بدەن ئەم تازەکردنەوەی عەقدەکان گرێبەستەکان ڕاگرن چونکە شتەکە گەیوەتە مەرحەلەیەک ئیتر تەحەموڵ ناکرێ. قایمقامی قەزای ناوەندی کەرکووک کە ئامادەی گرتبوونەوەکە بوو دەنگی خۆی خستە پاڵ جوتیارانی کورد و تورکمانی ناڕازی داوای کرد بەرپرسانی باڵای عێراق بێنە سەرهێڵ بۆ ڕەتکردنەوەی ئەو ناحەقیانەی بەرامبەر جوتیارانی تۆپزاوە گیراوەتە بەر. فرسالتنا اليوم إلى الحكومة المركزية پەیاممان بۆ حکوومەتی ناوەندی و ئەنجومەی نوێنەران ئەوەیە تەواوی بڕیارەکانی ئەنجومەنی قیادی سەورەی لە ناوچوو هەڵوەشێننەوە و زەویەکانیان بگەڕێنەوە بۆ خاوەنە شەرعیەکانیان. هەروەها قەرەبووی ئەوانەش بکرێتەوە کە خاوەن گرێبەستن و لە ڕێگەی پێکهێنانی لیژنەیەکەوە لە چوارچێوەی مادەی 140 بتعويض مادي من خلال تشكيل لجنة. ئەندامێکی لیژنەی یاسایی یەکێتی لە کەرکووک پێی وایە ئەوەی بەرامبەر جوتیارانی کورد و تورکمان دەکرێت پیلانێکە بۆ تەعریب و هیچ ڕێڕێوێکی یاسایی نییە. داواکەم لە جوتیاران نەبەست لە تۆپزاوە ئەوێ لە سەرگەڕانەوە لە تەقتەقەوە لە ئاڵتن کۆپریەوە لە لەیلانەوە لە داخۆخۆ لەو شوێنانەی کە لەناو حدود محافەزەی کەرکووکن بتوان ئەو مزاهرە گەورۆکەن و یان ئەو شتەیە گەورۆکەن و داواکاریەکانیان بەرزتر بێ بۆ گۆڕانکاری لەناو مدیری زراعە مدیر زراعە بگۆڕن کە پاڵپشتی ئەو جوتیارە عەرەبە هاورداناکە قانونیەی زراعە بگۆڕن کە پاڵپشتی ئەو شتانەیەکە. داواکاری جوتیارانی کورد و تورکمان لە تۆپزاوە هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی هەڵوەشاوەیە کە لە دژی زەوی و زاری کورد و تورکمان بۆ بەرژەوەندی عەرەبە هاوردەکان دەرکراون کە ئەمەش پێویستی بە فشاری وەزارەتە پەیوەندیدارەکان و بە تایبەتیش وەزارەتی دادی عێراقە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، گوندی تۆپزاوە، کەرکووک.